لە سەنگەرەکانی سنووری مەحوەری چوار باشووری کەرکووک لە هەموو سەنگەرەکان بە درێژایی 20 کیلۆمەتر دژمن هجومی کرد بۆ سەر هێزی پێشمەرگەی کوردستان لە سەنگەرەکانی سنووری مەحوەری چوار باشووری کەرکووک لە هەموو سەنگەرەکان بە درێژایی 20 کیلۆمەتر دژمن هجومی کرد بۆ سەر هێزی پێشمەرگەی کوردستان لە هەموو شوێنێکەوە پێشمەرگە مقاومەیەکی بێوێنە و قارەمانانەیان کرد. ئەتوانم بڵێم مقاومەیەک کە لە مێژوودا کەم بوو بێ توانیان دشمن بشتێنن بە شێوەیەک بشتێنن کە دەرسێکی باشی پێدا تەنها لە گوندی مڕۆ نەبێ کە توانی بیان سەنگەرەکانی هێزی پێشمەرگە ببڕن و بێنە گوندی مڕۆی گەورە کۆنتڕۆڵ بکەن و لایەن هێزی پێشمەرگەی کوردستانیشەوە لە گوندی مڕۆی بچووک کە هەر 500 مەترێکیان بینە 300 بۆ 400 مەتر پێشمەرگە توانی بیلێ خۆی بگرێتەوە شەڕێکی قارەمانە و بێوێنەیان لەگەڵا بکە و دوای ئەوەی کە هەموو لایەکمان کۆبووینەوە بۆ ئەوەی بەرنامەیەک دابنین بۆ چارەسەری گوندی مڕا برای بەڕێزمان کاک شێخ زەحفەر فەرماندەکانی تری لیواکان بەندە هەمومان بەیەکەوە لە مەیدانە لە سەعات دووشەوە چوونە مەیدانی شەڕەکە لەوێ توانیمان نەخشە پلانێکی باش دابڕێژین و هێزەکانی دژە تیرۆر گەیشتنە ساحەی شەڕەکە بەڵێ کاک ڕەسوڵ ئەگەر ئاماژەیەک بە ژمارەی بریندار و شەهیدەکانی هێزەکانی پێشمەرگە بکەیت. ئاخرەکە تۆ لێم نەڕێجارێ من باسی ئەو قارەمانە بکەم بەشداری کردو دوایی کە بریندار و شەهیدەکان بۆ ئەوەندە پەلەتانە بەوە باسی ئەویشەکەم. بەڵێ لەو شەڕەیە چەندین هێزی قارەمان هێزی پێشمەرگەی کوردستان هێزەکانی دیوای سێ هێزەکانی مەڵبەند هێزەکانی خۆمان هەموو بەشدار بووتیایە دژە تیرۆر توانیمان لە نیو سەعاتە گوندەکە کۆنتڕۆڵ بکەینەوە. باشەوەی گوندەکەمان کۆنتڕۆڵ کردەوە بێگومان ئەمە پشتی هێزەکانی پشتیوانی دوو هێزی ئاسمانیش کە هاوپەیمانان لە ئاسمان و ڕەمیان دەکرد دژمن زیانێکی کوشندەی باشی بەرکەوت لە سەپاسەری جەبهەکەیە مەزەندە ئەکرێ نزیکەی 100 کوژرا و بەسەرەوەی هەبێتن کەمتر نەبێ چەندین جەنازەش لەبەر دەستماندایە و زیانی ئێمەش بەداخەوە لەو شەڕەیە 6 پێشمەرگەی قارەمانە لەگەر 19 بریندارە ئەوانە چوونە کاروانی نەمران بۆ بەرگریکردن لە خاچی کورد و کوردستان. بەڵێ کاک ڕەسوڵ وەک ئاماژەت پێکرد 6 شەهید و 19 برینداری هێزەکانی پێشمەرگە هەیە بەڵام دەنگۆی ئەوە بڵاوە کە لە ئێستادا ژمارەیەک لە هێزەکانی پێشمەرگە بەدیل گیراون ئەم دەنگۆیە تا چەند ڕاستە؟ ئەوە دوورە لە ڕاستیەوە هیچ پێشمەرگەیەک ناوی بە فەرمین وەکو مەحوەر من کە لێرەم بە من نەدراوە کە ئەو پێشمەرگانە دیل بن ئەوە ڕاست نییە. بەڵێ سەبارەت بە ئەو زیانانەی کە بەر هێزەکانی داعش کەوتووە ئایا زانیاری ورتان لەلایە یاخود هەر ئەو با بڵێن هەر ئەو جەستانەی کە لەلاتان وەکو کوژرا و لەلاتانە یا هیچ بەدیلێکتان وەرگرتووەوەش؟ بەڵێ بەنسبەت زیانی دوژونەوە ناتوانێت بە وردی تۆ بە ئەرقامی دەقیق وەرگرت چونکە ئەمە تیارە مەسەرەن لە دووری دەیەکە لە داعشی داوە لە سەر ڕێی ڕەشاد لێ داوە لە سەر ڕێی ریاض لێ داوە لە ناو ریاض لێدا شەو تیارەکە لە هەموو چواردەوری جەبەکەی دەدا بە پێی سەرچاوەکانمان و معلوماتەکانی کاردەستمان کەوتووە بە پێی ئەو چاوی کامێرانەی ئاسمانی تیارەکان بە پێی ئەو بەیتانەشی کە لەبەر دەستمانان ئەو ژمارەی کە باسم کرد لە کوژراوی داعشەیە کە لەلایەنە مەسئولێکەیە بە ناوی عودەی خەڵکی منتیقەی حەی سەدامە ئەو جەمەعی سەدامە نازانم شتێکی وایە ئەمانەی تێدایە ئەمانە وردە وردە پشتڕاست کراونەتەوە بەڵام ڕەنگە لە ڕۆژانی دادێ زیاتر معلوماتەکان شتی وترمان بدەنێت. بەڵێ کاک ڕەسوڵ ئێوە هیچ زانیاریەکتان هەبوو لەسەر ئەوەی کە هێزەکانی داعش هێرش دەکەنە سەر هێزەکانی پێشمەرگە؟ بەڵێ زانیاریمان هەبوو هەموو هێزەکانشمان لە ئینزارا بوون ئەگەر زانیاریمان نەبووایە چۆن ئەو لیوانەیان توانی بەرپەرچی ئەو هێرشە گەورەیە بدەنەوە ئەو هێرشە گەورەیە لە هەموو شوێنەکانی تر بشکێن سێری کە لە 5 مجەمەعە هێرشی کردووە تەنها لە 1 مجەمەعە پێشڕەوی کردووە لەوانەیە لە جێی خۆی شکاونەتەوە و جەنازەشیان بەجێهێشتووە. بەڵێ سەبارەت بە هێزەکانی هاوپەیمانان تا چەند هاوکارتان بوون
لە بردومانکردنی شوێن و پێگەکانی هێزەکانی داعشدا؟ زۆر باش بوون. لێرەوە جێی خۆیەتی بە ناوی خەرچی کەرکووک و هێزی پێشمەرگە سوپاسیان بکەم. بەڕاستی هاوپەیمانان دەورێکی زۆر قارەمانانەیان بینی، ئەوان بەردەوام لەسەر ئاچەکە بوون و بەبەر چاوی هێزی پێشمەرگەوە لیان دەدان لە داشیان دەدا، دژمنانیان دەکوشت و سیارەکانیان تێک دەشکاندن. بێگومان ئەمەش دەبۆ مای معنەوی و ورێکی باش بۆ هێزی پێشمەرگەی کوردستان. بەڵێ کاک ڕەسوول، لە ئێستادا دەتوانین بڵێن هیچ مەترسیەک لەسەر شاری کەرکووک نەماوە؟ ئەزانی کاکە مەسەلەی مەترسی ماوە یان نەماوە پرسیارێکی زۆر وەگەوەی بڵێ یا یەک یا دوو، ئەمە نابێشتیوە. لە مەسەلەی مەترسی تۆ دوژمنێکە تەیە ناوی داشە، ئەم دوژمنە بە بەردەوامی هەیە، وجودی هەیە، وەکو مارێکی سوایەر کاتێ پێێتەوە بدا پێێتەوەدا. لەبەرەوە ئێمە قەت وامان نەگوتەوە قەت جوان ناڵێن، بەڵام مەترسی گەورە لەسەر کەرکووک نەماوە، مەترسی گرتنی کەرکووک نەماوە، مەترسی تۆپبارانی کەرکووک نەماوە. چونکە ئێمە لە 5 کیلۆمەتر لە مەرکەزی شارەوە دژمنمان دوور خستۆتەوە، کەواتە ئاگر ناگاتە هیچ شوێنێکی تخمی شارە تا ئاگر بارانی کات دژمن. یاخود خەتەری ئەوە نەماوە کەرکووک بگیرێ. ئێمە ئەمەمان گوتووە ئەو بەڵێنەشی داومان بە خەڵک کە پارێزگاری لە کەرکووک بکەین، بەڵێنەکەی خۆمان بردۆتە سەر جا فعلا لە بەڵێنێکی ئەوە گەورەیە، لە شەڕێکی ئەوە گەورەیە، بەداخەوە زیان و زەرریشمان دەبێت. بەڵێ کاک ڕەسوول، لە ئێستادا هێز و ورەی هێزەکانی پێشمەرگە لە چه ئاستێکدایە؟ ئەوەی ئەم شەو دەلیلە کە هێزی پێشمەرگەی کوردستان ورەی زۆر بەرزە. ئەو پێشمەرگای ئیجازە بوو لە ماڵش بوو، شەو بەسەر و جادەیە بەپێ چەندین کیلۆمەتری بڕیەوە بۆی خۆی بکاتە بگەرێتە شەڕەکان. چەندین تێکۆشەری دێرین، چەندین خەڵکی کەمەندام، چەندین خەڵکێک کە هیچ کارێکی نەبووە بە پێشمەرگایەتی سەرچێکی کردوتە شانی و ئەمڕۆ بەخۆ بەخش ئەتوانم بڵێم هەندێکیان حتا سەرمایەگوزار سەرمایەدار و شتیواش بوون و بەخۆ بەخش هاتبوونەوە جەبهەیە بە چەکێکەوە لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستانە هێرشیان دەبرد بۆ سەر دژمن. ئەمە نیشانەی معنەویەت و دڵسۆزیە بۆ میلەتەکەمان کە هەیەی بۆ خۆی. بۆیە من لەم بوارەوە جێی خۆیەتی